گەندەڵی خۆرە و مۆرانەیەکە کە ئاداری حکومڕانی بنکۆڵ دەکات و لە بنەوە هەڵی دەکێشێت. وەک دەوترێت مەترسی گەندەڵی لە تیرۆر زیاترە، لەبەرەوەی ئەگەر سیستم گەندەڵی تیا نەبوو دەتوانێت ڕوبەڕووی هەموو مەترسێک ببێتەوە. بەڵام حکومەتێکی لاوازی بە گەندەڵیاو دراو لە بەردەم نەک بایتوند بەڵکو بە شنەبایەکیش دەکەوێتە لەرزە و لە بنەوە هەڵدەکێشرێت. تەمەن گەندەڵی وەکو چەمک بریتە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات جا ئەو خراپ بەکارهێنانە هەر مؤسسەیەک بیکە. بە بڕوای من ترسناکی گەندەڵی لە ئیرهاب و توندوتیژی زۆر خەتەرناکترە، چونکە ئەگەر گەندەڵی ئەگەر ئیرهاب ڕوو بکاتە مؤسساتی دەوڵەتەوە ئەوە گەندەڵی ڕووەکاتە مؤسساتی دەوڵەت لەگەڵ هاوڵاتیانە، بۆیە بنچینەی ئەساسی کۆمەلگا هەڵەتەکێنێ لەگەڵ مؤسساتەکانیە، بۆیە دەسەڵات چەند هێندە هەوڵ بدات لە دژی توندوتیژی و ئیرهاب خۆی کۆکاتەوە ئەوە لە بەرامبەر گەندەڵیابیا چەند هێندەی ئەوەن دەتوانە بەکاربێنێت، چونکە نەخۆشیەکی کوشندەیە کە وەک عەرە بەڵێن لا تبقی وەلا تەذەر، هیچ نایەڵێتەوە. بۆیە گەندەڵی بە قسە کۆتایی پێ نایە، ڕناگیرێ. گەندەڵی بریتیە لەو خۆرەیە کە ئەڕاتە ناو تەواوی جومگەکان. کەمکردنەوە یان هێشتنی گەندەڵی بریتیە لە مؤسساتکردنی تەواوی دام و دەستگاکانی دەوڵەت و چاودێریکردنێکی بەهێز لەلایەن هەموو دەسەڵاتەکانی یاسادانان و ئەو ئەنجومەنانەی کە دانراون بۆ چاودێری حکوومەت و دەستگا تەنفیزیەکانی. گەندەڵی وەک نەخۆشی شێرپەنجە ترسناکە، ئەگەر بێت و زوو چارەسەر نەکرێت ئەوە بەتاوێ بڵاو دەبێتەوە و سەرتاپای جومگەکانی حکومڕانی دەگرێتەوە. کاتێکیش گەندەڵی ڕوو لە هەر سیستم و کۆمەڵگە و حکومڕانیەک بکات سەرنجام دەیکات بە پەندی زەمانە و تۆزی بە ئاسمانەوە نامێنێت و دەبێت بە پەند بۆ چەندینەوە پاش خۆی. گەندەڵی لە هەر وڵاتێکدا گەشە بکات سیستمی حکومڕانی لەو وڵاتەدا دەکەوێتە ژێر پرسیاری جددیەوە، دەگوازرێتەوە لە سیستمێکی نیشتیمانیەوە بۆ سیستمێکی خێڵەکی و هەروەها دادگاکان دەکەونە ژێر پرسیاری جددیەوانێ و کۆمەلگە بە شێوازێکی گشتی متمانە لە بینی دەسەڵات و هاونیشتیمانیاندا بە هیچ شێوەیەک نامێنێت یاخود بە تەواوەتی لاواز دەبێت و داهاتەکانی وڵات بەو شێوەیە کە پێویستە لە جیاتی ئەوەی لە پێناوی بەرژەوەندیەکانی خەڵک و خاکدا بەکاربهێنرێت لە بەپێناو بەرژەوەندی حیزبیەکان و بەرژەوەندی شخصیەکانی خۆیاندا بەکاردێنرێت و دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێم لە ئەو وڵاتەدا بە شێوازێکی گشتی بەلاوازی و بوودەڵە دەردەکەوێت، نشیک لە شوێنێکی فەشەل دەرەکەوێت و ئیفلیسبوونێکیان پێوە دەردەکەوێت بۆ لەبەر ئەوەی چونکە لە جیاتی ئەوەی خەریکی خزمەتکردنی چوار دەوری خۆیان بن و ئاوادانی نیشتیمان بن، خەریکی گەدە و گیرفانی خۆیان و بارەگا حیزبیەکانی خۆیان و کادرە حیزبیەکانی خۆیانن. با درێژایی مێژوو گەندەڵی بۆ هیچ کەس و حزب و بنەماڵە و سەرۆکیەک نەچۆتە سەر و سەرنجام لە ئاستێکدا دۆخەکە بەڕووی گەندەڵکاراندا تەقیوەتەوە و بەرهەمی حکومڕانیەکەیان چنیوەتەوە. دیارترینی ڕووخانی گەندەڵکاران لە ساڵی 2011 بوو کاتێک لەژێر ناوی بەهاری عەرەبی خۆپیشاندانی بەرفراوان لە چەندین وڵات ڕوویدا و کۆتایی بە تەمەنی حکومڕانی دەیان ساڵی چەندین دیکتاتۆری گەندەڵ هێنا. لە بەشێکی دیکەشیان بە زەبری فیشک کۆتایی بە خۆپیشاندانەکان هێنرا کە ئەگەر بێت و چاکسازی ڕێشەیی نەکرێت ئەوە درەنگیاز و تووڕەیی جەماوەر ئەو دەسەڵاتدارە گەندەڵانە دەگرێتەوە و لە مێژوودا ناویان لە ڕیزی دەسەڵاتدارە گەندەڵەکان دەنووسرێتەوە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.